لبیر ما لآمادەی سەلاحەدین گەنج بووین تازە پێگەیشتین 4-5 گەنج بووین نوێژمانە کرد و ئێتدامی خوای لە مناقەشەش هەبووین لەگەڵ کافر و بێدینەکان کە گاڵتەیان پێکردینە چین لە دوایەوە نوێژمانە کرد بەردیان تێگرتین پێمان پێکەنین عیب نەبێ ئیشی قۆڕیانەکە بووی نوێژەکانمان لێ تێگەن شتی وایان نەدی بوو لە ساڵی هەشتاکان تاوە باز دەکەم کۆتایی هەشتاکانە سێ چوارێ بووین ئەلحەمدولیلا تێکەوە بووبووین بە ڕەفیقۆمانە دینەکە لێکی نووسی کرد بووینەوە چونکە پێکەوە بووین و قسەمانە کرد و باسی دینمانە کرد و شتمانە خوێندەوە ئەو شتێکی ێزانی و حەدیثێکی بیست بوو بۆ ئێمە گێڕایە و ئێمە گوێمان لە مامۆستای و شتێکمانە گێڕایە و جا شت فێرە بووین و قسەمان بۆ یەکترە کرد قوربان لە پڕێکان بۆمان دەرکەوت کە سوێن بە غەیری خوا دروست نییە حەدیثی پێغەمبەری عەلەیهی سەلام پێگەیانین کە من حلف بغير الله فقد كفر واشرك ويثم بغير خوا كفري كل شيء بخوا برادا ايه فيك ما حتى بشرف بنام ثم بقبري نازانم كيبت يا اخي في سوغانا بوين هاي يعني هم جناح والله انا ما زاني اي شيء كاين ان جمانو تركي كاين شلون تركي كاين يعني ما بس مويا ها قريان ما تدري يكثر انت انجا قرار معك اللي بينك هذا شيء كي سقط ما نكر بيكو ام بينجا رحمه بيكترناك ئەگەر یەکێک لە دەمی دەرچوە بیوتە بە شەرەفم چوارەکە ترێکیێکی تێسراوان بە پشتەمبریا بە پەنەگوێ بەخوا باشیشی تێسراوە شەقەیە هەو چونکە ئەو خراپ لە منێدا کە سەری منی ژاتۆ ئەو لە دەمی دەرەچوە خەڵمیش باشم تێسراوە تێگەی هەنی لە ماوەیەکە مانگێکی پێ ناچوو دەممان وای ئەنی هەموویان یەکتر ماشکار بوو چونکە فێر بوو تۆ کە ڕاهاتی لەسەر شتێن تۆ هەموو دەقێ سوێنگە خۆی بە قبری دایکم و بە نازام قبری باوکم و بە سەریکێ و بە گۆڕی شەهیدان و ئەم شتانەما گەنج خۆتان نەزان چۆن هینەکە کە قەرارمان کرد هەچ کەسێک غەڵەتی کرا چوارەکەیەکی تێسرەوە کەخوا ئەومان تەرە کرد ئینجا بە بەدەستی ڕاست خواردن و بەدەستی چەپ ئێستا جنابی حاجی سالار زادی زۆر لەگەڵ بە لە هەچ کەسێ بەدەستی چەپ خوارد لە خۆ من ئۆتۆماتیکی و ئاگاشم لە خۆم هاواری لەگەڵ کوڕە نەکەی ناتێ دەسرێنم نەکەی سرا هاتین هەرچیمان بەدەستی چەپ شتێکی بخواردە چواری کە تێسرەوان تو لە دەبوو بە قوزەڵ قورد جارێ دوان سیان هەر بە چەپە بخواردە بان و ئەبێ بەدەستی ڕاست بوویت هەچ کەسێک غەڵەتێکی بکردایە لە ڕەفتارێک بڕیارماندا بوو لە بینی خۆمانە پێمان خۆش بوو یعنی لە ماوەی کەما چەندین فعلی ناشینوان تەرە کرد چەندین کار کە دروست نەبوو بۆ ئێمە جوان نەبوو یارمەتی یەکتر یەدەی بۆ هەر خۆتان لەناو خۆتانە ئاوە یارمەتی دەری یەکتر بن پێغەمبەر صلی الله علیه و سلم إنما يأكل الذئب من الغنم القاصية لقولك بلاماري رانا مرنادا بلاماري أو مرايا لران تربوا أقل بتنيابي همو فعلك خلاف في ربي تكذب راسك هاتوا طبعا لقل كومل مسلمان أبوي بيو خواردانا بود راسك إنه قول جوانكم بيدل غلطك الراس بروا بويك لقل يكتر بن غلطك بو يكتر راس كانوا يارمتي دري يكتر بن بوتشاكا أقداري يكتر بكنوا کاتێککە شەوی سەری ساڵە و دوو لار و لوتی سەرجادەکە دێن ئاوا لێکن با بچینەوە سەری ساڵە خۆ کافر ناوی دەبا پێکێڵ و دەنازانم چی برا مسڵمانەکەت فریاد دەکەوێت ئەڵێ وەرە بە قوربانە بم ئەوانە شەیتانن هەڵ نەخەڵەتی بەوە نەچیت بە دوو کەلیمە قسە ئەم شەو دینەکەت هەموو بدۆڕێنی داینی بۆ شەیتان نا بە قوربانم شتیوان نەکەیت بەو قسێلوە تۆ فریاکەیت لە هینی شەیتان ڕزگارە دێ بەس کە بەتەنیا بوویت شەیتان هەڵە دەخەڵەتێن و پێدەخزێنێ